یان ئیشکاریان نێخۆڵ قورتێنە ئیشکاری کەسانی تر من بەو کەسانارێم بەڕاستی ئێوە پەروەردەی تەندروست نەکراوە پێویستە من بەو کەسانارێم بە کاروباری خۆتانەوە خەریک بن بەو کەساناڵێم هەڵدەن خۆتان پێشخەن هەڵدەن سکیل و مەهاراتی خۆتان بەرەو پێشبەن نەک تەداخلکردن و چونە ناو ژیانی خەڵکەوانێ سەبارەت بەو کەسانەی کە تەداخل لە ژیانی خەڵک دەکەن پێویست ناکاتن کە کەس تەداخل ژیانی کەس بکات ژیانی هەر کەس مەربوطە بە ژیانی خۆی یعنی شخصیە شتێکی شخصیە و من پێم باشە پەیامێکم بۆ ئەوان هەبێت کە تەداخل لە ژیانی خەڵک دەکەن باشترە ویشەی نەکەن چونکە چۆن ئەوە تەداخل لە ژیانی خەڵک دەکەن کەسانێکیش دەهەبن تەداخل لە ژیانی وان حەزەکەم قسە لەسەر ئەوە بکەم کە خۆڵقرتان لە ژیانی خەڵکی کارێکی زۆر ناشرین و نادروستە بەڵام بەداخەوە هەندێک لە خەڵکی ئێستا خۆیان قورتێنە لە ژیانی خەڵکی و بۆ ئەمەشە بێتەوەی بێزاربوونی خەڵکانی تر بۆیە من داواکارم لێرەوە لە هەموو کەسێک کە بە هیچ شێوەیە خۆیان نەقورتێنە لە ژیانی خەڵکی